بەر لە 1000 ساڵ دراوەکان کانزایی بوون، دواتر چین دراوی کاغەزی داهێنا. ئێستاش بە فەرمی دراوی دیجیتاڵی لێدەدات و بە پێچەوانی دراوەکانی تری وەک بیتکۆین کە لە دەرەوەی سیستمی دارایی جیهانین دەیەوێت دراوە دیجیتاڵیەکەی لە ڕێگەی بانکی ناوەندی چینەوە دەربکات. لەگەڵ پێشکەوتن و درەوشانەوەی ئەستێرەی دراوە دیجیتاڵیەکانیش لە چەند ساڵی ڕابردوودا، ئێستا چین دەستی کردووە بە دەرکردنی دراوی یوانی دیجیتاڵی بۆ هاوڵاتیانی و ڕۆماڵێکی یاسایی پێبەخشیوە. هەروەها بە مەبەستی هاندانی بۆ بڵاوبوونەوە و بەکارهێنانی سیستمی تیر و پشکی دەست پێ کردووە و لە یەکەم قۆناغدا دراوی یوانی دیجیتاڵی بەسەر 750,000 کەسدا دابەش کردووە کە دەتوانن لە مۆڵەکان و تۆڕەکانی ئینتەرنێتدا بە بەکارهێنانی ئەپلیکیشنێکی تایبەت مامەڵی پێوە بکەن. Via their mobile phones, consumers can pay for anything. پێشبینیش کراوە حکوومەتی پەکین لە داهاتوودا بەهای دراوی یوانە دیجیتاڵیەکانی بەرز بکاتەوە. بەوەش بڕی دراوە بەردەستەکان لە بازاڕەکانی چین کەم دەکرێتەوە. هەندێک لە پسپۆڕانی دارایی پێیان وایە ڕەنگە چین پلان بۆ ئەوە دابڕێژێت لە یەک کاتدا هەر یوانێک بە دیجیتاڵ بکات. ئەوە لە کاتێکدایە چین دووەم وڵات و یەکەم ئابووری سەرەکی جیهانیە لە ڕێگەی تەکنەلۆژیای بلۆک چینەوە دراوێکی دیجیتاڵی دەربکات. ئەوەش دوای دوورگەکانی باهاما کە ساڵی ڕابردوو دراوێکی دیجیتاڵی بە ناوی $100 واتە دۆلاری لیمین دەرکرد. بە پێی پێگەی ئابووری بلۆمبێرگ 4 وڵاتی تریش هەمان پلانیان هەیە بۆ ئەوەی دراوی دیجیتاڵی تایبەت بە خۆیان دەربکەن. ئەوانیش باشووری ئەفریقا و هیندستان و پاکستان و تایلاندن. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی پێشبینی کردووە حکوومەتی چین هەوڵ بدات دراوە نیشیمانەکەی بخاتە ئاستێکی ترەوە و ڕکابەری زیاتری دۆلاری ئەمریکی بکات کە لە جەنگی دووەمی جیهانیەوە بەسەر ئابووری جیهاندا زاڵە. بە شێوەیەک لە سەرجەم مامەڵەدارایەکاندا دۆلار بەڕێژەی لە 188 باڵا دەستە، لە کاتێکدا قەبارەی ئاڵوگۆڕەکان بە یوانی چینی لە 104 تێپەڕ ناکات. ئەوەش لە ڕێگەی وەبەرهێنان لە تەکنۆلۆژیای دوڕۆژ بە بەکارهێنانی یوانە دیجیتاڵیەکەی لەسەر ئاسی نێودەوڵەتی بەبێ ئەوەی بە سیستمی دارایی جیهانیەوە ببەسترێتەوە.